بینەران و بیسەرانی بەڕێز لە شوێنێکن سڵاوتان لێبێت. من کامەران حاج عومەر باسی ڕۆژتان پێشکەش دەکەم. باسی ڕۆژ ئەمڕۆژ دوو تەوەر شرۆڤە دەکات. تەوەرێکمان تایبەت دەبێت بە ڕەوشی ئێستای خورمات و ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان و تەوەری دووەمیشمان تایبەت دەبێت بە ڕەوشی ئێستای عێراق و بە تایبەت ئەو خۆپێشاندانانەی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا ڕوویداوە بەهۆیەوە کوژرا و برینداری لێکەوتەوە. لە تەوەری یەکەمماندا میوانداری بەڕێز دکتۆر ئەمین عەزیز جێگری پێشووی پارێزگاری سەلاحەددینمان کردووە کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری کەرکووکەوە لەگەڵمان دەبێت. دکتۆر ئەمین بەخێربێن بۆ باسی ڕۆژ. دیارە بۆ چارەسەرکردنی کێشە و گرفتەکانی نێوەخۆی خورمات و بە تایبەت ئەو کێشانەی کە لە نێوان کورد و حەشدی شعبیدا هەبووە لە ڕابردوو چەند ڕێکەوتنێک کرا، بەڵام دیارە ڕێکەوتنەکان بێ ئەنجام بوونە. سەردانی ئەم جارەی شاندی مەرجەی باڵای شیعەکان لە نەجەف بۆ خورمات و پێتان وایە دەبێتە مایەی هێنانەکایی ئاشتەوایی؟ بەڵێ سڵاو لە ئێوە و لە بینەرانی کەناڵی کوردستان 24. لە ڕاستیدا ئەو دانیشتدانەی کە کرا لە ماوەی ڕابردوودا دوای ئەو شەڕ و ئاڵۆزیانەی کە لە شاری خورماتوودا ڕوویدا بەداخەوە کۆمەڵێک لە هەردوو لە خەڵک شەهید بوون و بریندار بوون و خەڵکان زەرێکی زۆریان کرد لە سەرۆت و سامانیان ڕۆیشت. ناڵێن ئەنجامی دەمە و دانیشتدانە ئەنجامەکەی بەڵام جوزئی بوو. ئەوە بوو کە ئەو ئەنجامە بوو کە شەڕەکە وەستا و بەو شێوەیە نەبوو کە کەس نەتوانێت هاتوچۆ بکە لە بینی یەکترا، بەڵام ئەوەی کە ئێمە ئومێدەوار بین ئەنجامی ببێت دۆخی شارەکە بەلای کەمەوە لە 150 بگەڕێتەوە دۆخی جاران، بەڵام بەداخەوە هەر ئەوەنەیە کە شەڕ و ئاڵۆزیەکە نەماوە، بەڵام دوو بازاڕە بووەتە دوو منتقە کەس ناتوانێت بە ئاسایی سەردانی یەکتر بکات. جوموجول بۆ بازار نییە و بۆ هەندێک فەرمانگە حکوومیەکان کە لە منتقەکانی ترە بە ئاسانی ناتوانین بڕۆین، بەڵام بەداخەوە وەکو پێویستیش معاملە نەکرا لەگەڵ ئەو بارودۆخەی کە لە شاری خورماتوودا ڕوویدا. ئەوایە هەموو هێزە سیاسیەکان هێزە سیاسی کوردیەکان لەسەر مستەوایەکی بەرز بەهاتاینە سەرخەت و بۆ چارەسەرکردنی دۆخی ئەو شارە. وای کردووە کە ئەمڕۆ خەڵکی شاری خورماتوو لە دڵسۆزی خۆیاندا هەوڵ ئەدەن لەگەڵ لایەنەکانی ترە ڕێککەوتنی تازە بکەن یا وەزعەکە زیاتر دەست پێشخەریەک بکەن، چ لە لای ئێمەوە بێ وەکو لایەنی کوردی، چ لە لای ئەوانەوە بێ وەکو لایەنی تورکمانی یا لایەنی شیعی، بۆ ئەوەی ئەو بارودۆخەی کە ئێستا لە ناو شاری خورماتووە هەیە لە سەتا ئەتوانم بڵێم 90 خەڵکی خورماتوو لە هەردوو لە نۆخەکەیان بەدڵ نییە و ئەزانن ئەوە ژیان گوزەران ناکرێ بەو شێوەیە، بۆیە هەوڵی چارەسەر ئەکەن، هەوڵی ئەوە ئەدەن دۆخەکە بگەڕێنەوە پێش ئەو ڕووداوانەی کە لە خورماتوودا ڕوویدا. بۆیە وەفدێکی شاری خورماتوو هەندێک مامۆستایی بەڕێزی ئاینی، هەندێک لە موسەقەفینی ئەو شارە، هەندێک لە کەسایەتی ئەو شارە چوون سەردانێکی نەجەف و کەربەلایان کرد. دوا بەدوای دیارە ئەمە پێشتر لە کوردستان 24 ینی ئەم زانیاریانە بڵاو کرابوویەوە، بەڵام ئێستا من دەپرسم ئەگەر بینە سەر حەشدی شعبی لە پارێزگای نینەوە هەماهەنگیەک لە نێوان هێزی پێشمەرگە و حەشدی شعبی دەبیندرێ، بەڵام لە خورماتوودا سەنگەر بەهێز دەکرێ. بۆچی لە خورماتوو بەم شێوەیە پەیوەندی نێوان پێشمەرگە و نێوان حەشدی شعبی؟ ینی چه هۆکارێک هەیە کە لە پارێزگای نینەوە هەمانجی هەیە بەڵام لە خورماتوو سەنگەر لێکگرتن هەیە؟ بڵێ پارێزگای سەلاحەددین وەکو پارێزگا، وەکو ئەنجومەنی پارێزگا، وەکو جەنابی پارێزگار نەهاتوەتە سەرخەت بۆ چارەسەرکردنی کێشەی شاری خورماتوو و لەگەڵ لایەنەکانی ترا دابنیشێ غەبێکی ئەو شارە بخوا، بەڵکو شاری خورماتویان چۆن ئەڵێ هیچ حسابێکیان بۆی نەکردو لایەن پارێزگای سەلاحەددینەوە. ئەوەیەکی کە لە خاڵەکان خاڵی دووهەم ئەوەیە کە کێشەکە زیاتر لەگەڵ حەشدی شعبیان نیە وەکو حەشدی شعبی ئەو حەشدی شعبیەی کە دروست بووە، بەڵام کێشەکە زیاتر لەگەڵ ئەو کەسانەیە کە لە ناو شاری خورماتووە
زیاتر لەگەڵ تورکمانایە ئەوانەی کە چەند ساڵە کێشەیان هەبوو و کێشەیان دروست کردووە و هەوڵیان داوە یان ڕەوشی شاری خورماتوو تێک بدەن بەڵام لەبەر ئەوەی چەکدار نەبوونە و هێزیان نەبووە و زەعیف بوونە ئەو وەختە نەیانتوانی ئەوە بکەن ئەم وەزعیان قۆستووەتەوە بۆ خۆیان و جۆرە کێشانە دروستەکەن فەرق و جیاوازێکی زۆر هەیە لە بینی حەشدی نەینەوە و حەشدی سەلاح الدیندا کەوایە ینی پێتان وایە پارێزگاری سەلاح الدین دەستەڵاتی بەسەر ئەو حەشدەی شعبی هەیە کە ئێستا لە خورماتووە؟ نەکو بڵێن دەسەڵاتی هەیە پارێزگای سەلاح الدین خۆی لەناو خودی خۆیان کۆمەڵێک کێشەیان هەیە گۆڕینی پارێزگار لە ساڵێکە دوو جار و لەگەڵ چەنەها جیهەتی تری حەشدی شعبیە کە هەندێکی خزمی خۆیەتی کێشەی گەورەیان هەیە ناپەرژێت بەسەر شاری خورماتووە و یان ئیحتیمامێکی وای بە شاری خورماتوو نەداوە بەداخەوە یان نوێنەرەکانی ئێمەش لە پارێزگای سەلاح الدین دوو نوێنەر هەن نوێنەرێکی کوردە و نوێنەرێکی تریشی تورکمانە لە ئامرلی دانیشێ ئەوانیش وەکو پێویست نەیانتوانیە کێشەکان زەختێک بکەنە سەر ئەنجومەنی پارێزگایە پارێزگای سەلاح الدینە وەلایەنە سیاسەکانیش لایەنە سیاسە کوردەکانیش وەکو پێویست زەختیان نەکردوتە سەر پارێزگای سەلاح الدین و حکوومەتی سەلاح الدینە بۆ ئەوەی چارەسەرێکی گونجاو بۆ خەڵکی ئەو شارە قرار بدەن و ئیلا ناکرێتەوە شارێکی عەرەبی تێدا نەماوە بەڕاستی لە سەتا پێنجیش عەرەبی تێدا نەماوە تەنیا دوو نەتەوەی تێداماوە کورد و تورکمان ناکرێتەوە وەکو پارێزگا وەکو حکوومەتێک نەتوانی چارەسەری کێشەی ئەو شارە بکەی بەڕاستی فەرامۆشکردنێکی گەورە هەیە لەلایەن هەردوو لاوە چ لەلایەن حکوومەتی مەرکەزیەوە چ لەلایەن لایەنە سیاسی کوردستانیەکانیشەوە پێویست دەکات چارەسەرێک بۆ ئەو شارە بدۆزرێتەوە بۆ ئەوەی خەڵکە دڵسۆزەکەی ئەو شارە چۆڵ نەکات و ئەو شارە بەشێ نەهێڵێت ئەگەر گلەییتان لە ئیدارەی ئێستای ئەو شارە هەیە خۆکێشەکانی خورماتوو ناوچەکانی دەوروبەری سەبارەت بە کورد کێشەکە مێژووین و ئێوەش لە پێشوودا جێگیری پارێزگاری سەلاح الدین بوون ینی بۆ ئەو کات ئەو کێشانە چارەسەرێکی بنەڕەتی بۆ نەدەدۆزرایەوە کێشەی خورماتوو لای خەڵکی زۆر ڕوون و ئاشکرایە کە کێشەی ئەوەیە لە 76 خورماتوو لە کەرکووکی دایک دابڕنراوە و لکاوەتە بە پارێزگای سەلاح الدینەوە ئەوانیش وەختی خۆی لایەنە کوردیەکان لایەنە سیاسی کوردیەکان لە مادەی 58 دوای لە مادەی 140 دستورە چارە نووسیان بۆ داناوە بەڵام وا خەریکە لایەنەکانی تر هەندێ دەستکاری ئیداری ئەکەن تەدەخولات ئەکەن وای لێ هاتووە کە مادەی 140یان بە مادەیەکی مردوو لە قەڵەم ئەدەن و بە مادەیەکی مردوو حسابیان بۆ کردووە بۆیە بەڕاستی ئێمە ئەو کاتی لە پارێزگای سەلاح الدین بووین بۆ ماوەی 4 ساڵ یا و برادرانی منشا پێش من کێشەمان نەبوو وەکو ئێستا بۆ کەیفی خۆمان ئەچوونە شاری تکریت و ئەگەڕاینەوە کێشەکانمان چارەسەرە کێشەمان نەبوو ئەسڵەن لە 5-6 کوتلە سیاسیە ئێمە کوتلەیەکی بچووک بووین کە دوو کورسیمان هەبوو بەڵام هیچ کێشەیەک ڕووی ناکرێت ئەو شارەکە ئاسی بێ لێمان بەڵام دوای ئەوەی هاتنی حەشدی شعبی بۆ ئەو شارە بەڕاستی ڕەوش تێکچوونی ڕەوشی ئەمنی و دەسەڵاتی حکوومەتی مەرکەزی بەسەر ئەو شارە و شارەکانی ترە زەعیف بوو و فرامۆشکردنی ئەو شارە لایەنە سیاسی کوردستانیەکانەوە وای کردووە کە کێشەکان ئاوهای لێبێت و چارەسەرەکەی قورس بێت ئەو وەختەوەی باسی ئەو وەختاکەی پێشهاتنی داعش ئێمە کێشەی وامان نەبوو بە کەیفی خۆمان باشەیە و شارەمان بۆ هات پرۆژەمان بۆ ئەو شارە ئاکرد هیچ کێشەیەکی وامان نەبوو کە وا بکە لە خەڵکی ئەو شارە بەجێ بێڵێ بەڵام دوای ئەوەی کە وەزعی ئەمنی تێکچوو هاتنی حەشدی شعبی ئەو لایەنانی کە لە ناو شاری خورماتوودا چەکدار کران و کێشەیان دروست کرد و وجودی عەرەبی نەما لەو منتقەیە تەنیا دوو هێز ماوەتەوە هێزی کوردی و هێزی تورکمانی بۆیە شەڕەکە گەورە بووە تەوازونێکی قووەتیش نییە لەو شارە بەڕاستی بۆ ئەوەی کێشەکان چارەسەر بکرێت باشە کێشەکان کێشەی لۆکاڵین یاخود کێشەیەکی هەرێمین کێشەکان کێشەیەکی سیاسین لە ڕاستیدا من نایبینم کێشەکە کێشەیەکی تائیفیش بێت چونکە ئێمە وەکو جیهەتی کوردی معلومی هەموو لایەکە جۆرە تەحالوفاتێکەیە لە بینی هێزی کوردی و هێزە شیعەکانە کێشەکە کێشەیەکی تائیفی نییە لەوانەیە لەگەڵ جیهەتەکانی ترا لەگەڵ لایەنەکانی ترا لایەنی عەرەبی سوننا کێشەیەکی تائیفی هەبێت
بەڵام کێشەکە کێشەیەکی سیاسیە لایەنێک هەیە ئەوێت دووس دابڕێنێ تەلعفەر دابڕێ ئامرلی دابڕی ئەوێت شتێک دروست بکە وجودێک بە خۆی دروست بکە لەسەر حیسابی ئەو لایەنە ئەگەر ناوی بهێنی دکتۆر ئەمین ئەو لایەنە ڕابردوودا باس لە پارێزگاکردنی شاری خورماتوو ئەکرا بەڕاست لایەنی تورکمانیە لایەنی تورکمانیە من زۆر بە ڕاشکاوی لێرە ئەڵێم لایەنی تورکمانیە کە وجودیان لە بەغدا هەیە سیۆنەران هەیە لە پارێزگای سەلاحەدین لە ئەنجەمە نوێنەران وەزیریان هەیە مدیر عامیان هەیە بەڵام بەداخەوە ئێمەی ئەوانەی شاری خورماتوو لایەنە کوردیەکان تاکو ئێستا یەک مومەسلێکمان لە هیچ حکوومەتێکی نە هەرێمی کوردستان و نە بەغدایشە هەیە لەوانەیە ئێمە هەڵەیەکشمان کردی بێت لە انتخاباتە و وای کردی بێت کە دەنگی ئەوان زۆری و دەنگی ئەمە زۆر نەبێ نوێنەرمان نەبێ بەڵام ئەوان ناکات تۆ لایەنە کوردستانەکان بیر لەو شارە نەکەنەوە کە چەند کەسێکی دڵسۆزی خۆیان بنێرنە بەغدا بۆ ئەوەی کار بۆ ئەو شارە بکات و بۆیە لەم چەند ڕۆژی ڕابردوودا کاتێ وەفدەکەی ئێمە چوونە سەردانی نەجەف و کەربەلای کرد کۆمەڵی ڕاستی و حقایقی بۆیان باس کرد کە ئەوان ئایانوت بە هیچ شێوەیەک ئەمە گوێمان لەم ڕاستیانەی نەبووە کە ئێوە باستان کردووە ئیتر جا و قسەیە ئەوان وایە یاوانە من ناتوانم بڵێم وایە یاوانەیە بەڵام ئێمە دەنگی ئێمە لە بەغدا زۆر زەعیفە و پێویست ئەکات ئەو شارە نوێنەری خۆی هەبێ لە بەغدا بۆ ئەوەی بتوانێت چارەسەری کێشەکانی خۆی بکات ئەمجا لە پارێزگای سەلاحەدینش پێویستە ینی وەکو لایەنە کوردستانەکان زەختێک بخەنە سەر پارێزگای سەلاحەدینە بۆ ئەوەی چارەسەرێک بۆ ئەو شارە دروست بکات بە تایبەتی نردنی هێزێکی پۆلیس بێت بۆ ئەوەی لە خەڵکی شارەکە بێت داواکردن داوای دروستکردنی لیوایەک بووە کە لە حکوومەت یارێمی کوردستانەوە دروست بکرێت بۆ ئەو شارە لە هەموو نەتەوەکان پێک بێت و لە هەموو لایەنە سیاسەکان پێک بێت بۆ هیچ کێشەی ئەمنیمان چارەسەر بکات تا ئێستا ئەوەیش ڕووی نەداوە بەداخەوە کەواتە پێتان وایە دروستکردنی لیوایەک لە هێزی پێشمەرگەی کوردستان لە خەڵکی ناوچەکە بە چارەسەری دۆخەکە دەزانن؟ من وەکو دکتۆر ئەمین کە چەند ساڵێک ئیشم کردووە لە پارێزگای سەلاحەدینە وەکو جێگری پارێزگار و ئیداریش و لەگەڵ عەرەبیشا زۆر تێکەڵاویم هەیە ئەو عەرەبانەی دەوروبەری شاری خورماتوو ئێستا چەند جارێک هاتوونە ئیستیعدادی خۆیان دەربڕیەوە بۆ ئەوەی بەبێ مقابل وەکو خۆبەخشێک حکوومەتی هەرێمی کوردستان چەکداریان بکات و هێزێکیان بۆ دروست بکات بەبێ وەکو خۆبەخشێک بۆ ئەوەی دیفاع لە منطقەکانی خۆیان بکەن بەڕێی من ئەو مەوزوعە دروستکردنی لیوایەک لە خەڵکی شاری خورماتوو دەوروبەری شاری خورماتویش لەو عەرەبانەی کە خەڵکێکن کە هیچ ڕەبتێکیان بە داعشەوە نەبووە و بە تیرۆرستانەوە نەبووە دروست بکرێت نەوعە تەوازونێک لە قووەت دروست ئەکات بۆ ئەوەی بەرانبەرەکەیش حسابێکت بۆ بکە بەڵام بەداخەوە تاکو ئێستا ئەوان هاتوونەتە لای ئێمە و سەردانی ئەمەیان کردووە هەموو لایەنەکانیان کردووە تاکو ئێستا نەتوانراوە ئەو داواکاریەیان جێبەجێ بکرێ وەکو چۆن عەرەبەکانی دەوروبەری شنگار و ئەو ناوە جاواکارەکان جێبەجێ کراوە بۆ شاری خورماتوو داواکاریەکانیان جێبەجێ نەکرێ بەڕاستی ئیستراتیجیەتی شاری خورماتوو وجودی شاری خورماتوو کە شارێکە پارێزگاکانی هەرێمی کوردستان ئەبەستێ بە بەغداوە ناوچەیەکی سنووریە خەڵکێکی دڵسۆزی تایە پێویستە خەمی ئەو شارە بخورێت خەمی خەڵکی ئەو شارە بخورێت کە هەموو ماڵ نییە شەهید و دوو شەهیدی نەدابێ جگە لە شاڵاوی بەدناوی ئەنفال کە دەیەها کەس هەر لە ماڵێک دەیەهای زندەچاڵ کراوە و ئەنفال کراوە جگە لەوەش لەم ماوەی ڕابردوودا چەند هەر ماڵەیە ماڵ نییە شەهیدی نەدابێت لە پێناو ئەو خاکەدا بۆیە بەڕاستی پێویستە غەمێک بخورێ لەلایەن حکوومەت یاریمی کوردستانەوە لەلایەن لایەنە سیاسی کوردستانیەکانەوە چکە ئەمەش کە قساکەین لەو شارە هیچمان وەکو حیزب قسە ناکەین هەمومان وەکو کوردێک لەو شارە قساکەین و هەموو لایەنە سیاسەکان ڕەبط و علاقیان پێکەوە باشە بەڵام ینی لەگەڵ ئەوەیدا کە تۆ لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان بە شێوەک لە شێوەکان تۆمەتبار دەکەی کەم تەرخەم بوونە لە چارەسەرکردنی دۆخی خورماتوو لە ئێستا و لە ڕابردوودا بەڵام بارەگای ئەو حیزبانە لە نێو سەنتەری خورماتوو هەیە و چەکداریان هەیە و بەردەوام لە میدیاکان ئاماژە بەوە دەدەن کە ئەوان بەرگری لە مافی خەڵکی کوردستان دەکەن لە خورماتوو. بارەگایان هەیە بەڵام سەلاحیەتیان نییە بارەگایان هەیە بارەگا من چی لێ بکەم ئەگەر بەرپرسی ناوچەیەک سەلاحیەتی نەبێ ئەندامی مەسوولی بازدەی قامی خورماتوو بەرپرسی یەکگرتووە بەرپرسی یەکەی ئیداریە لە خورماتوو. بەرپرسی یەکەی ئیداریە لە خورماتوو. بەرپرسی یەکەی ئیداریە لە خورماتوو. بەرپرسی کۆمەڵی ئیسلامی سەلاحیەتی نەبێ. بەرپرسی یەکگرتووە سەلاحیەتی نەبێ. بەرپرسی کۆمەڵی ئیسلامی سەلاحیەتی نەبێ. بەرپرسی یەکەی ئیداریە لە خورماتوو.
بەڵێ قائم مقامی خورمات و کوردە و بەرپرسی یەکەی ئیداریە لە ناوچەکە. سەلاحیاتمان نییە، ئێمە کێشەکە ئەوەیە کە پاڵپشتمان نییە، پشتگیریمان نییە. کێشەکە لەوەدایە کە پشتگیریت نەبێتەوە با مەسئولی یەکەمی ئیداریش بی لەو شارەدا. ینی کێشەکە لەوەدایە ئەو بارەگایانە هەن وجودیان هەیە، بەڵام سەلاحیاتیان نییە، قسەیان ڕێناکە لە لای حیزبەکان، وەکو حیزبەکان ئاوڕیان لێ نادرێتەوە بە گوێی ینی نایەن بەدەم بانگەوازەکانێنە داواکاری خەڵکی خورماتوو زۆرە. من پێم باشە خەڵکی لایەنە کوردیەکان ئەگەر گوێ لە حیزبەکانی خۆیان لایەنەکانی خۆیانش ناگرن، لە مەسئولەکانی خۆیانش ناگرن لەو شارەبا بێن گوێ لە خەڵکەکە بگرن. خەڵکەکە بزانە خەڵکەکە داواکاری چییە. خەڵکەکە بە هیچ شێوەیەک حتا لە عەرەبەکانیش ئێستا ڕێی ئێستای عەرەبەکانیش زۆر جیاوازە لەوان لە 2012 2013 ئێستا ڕێی جیاوازیان هەیە ئەوان. بەڵێ تۆ دەڵێ ئێمە بە سەراحەت قسە دەکەین، منش پێم باشە بە ڕوونی قسە بکەین. ینی سەرکردایەتی سیاسی لە هەرێمی کوردستان دەڵێن ئامادەنین لەسەر یەک بست لە خاچی هەرێمی کوردستان سازش بکەین. ناوچەیەک وەکو خورماتوو، ینی ئێوە بەردەوام سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان خەتابار دەکەن لەوەی کە بێدەنگە، پێ دوایە هۆکارەکە چییە؟ ئێمەش سیرمان دێ لە بێدەنگی سیاسیەکانی کوردستان، بێدەنگی ئەوانەی کە حکمیان بەدەستەوەی، ئەوانەی کە دەستیان ئەڕات، ئەوانەی کە خاوەن قەرارن. پێویستی ئەکرد ئێستا چەند جارێک لەسەر ئاستێکی بەرز لە بەرپرسانی کوردی لە هەرێمی کوردستانەوە سەردانی بەغدا بکەن، دانیشتن لەگەڵ بەرپرسە باڵاکان بکەن بۆ چارەسەرکردنی کێشەی ئەو شارە. ئێمەش سیرمان دێ بۆ بێدەنگن. خۆ ئێمە حەزەکەین ئەو دروشمانەی کە ئەوترێ بکرێتە واقع، خەڵکی خورماتوو دڵنیا بکەنەوە. بۆچی ینی شاندێک پێک دەهێنرێت لە خورماتوو سەردانی مەرجەی باڵای ئاینیەکان عەلی سیستانی دەکا، داوا دەکا کە چارەسەر بۆ خورماتوو بدۆزرێتەوە، بۆچی سەردانی هەرێمی کوردستان ناکەن؟ پێش ڕۆیشتنی ئەم وەفدە کە من هەندێک ملاحەزاتی بش هەبوو لەسەر ڕۆیشتنی ئەو وەفدە بەڕاستی وەکو مەلا ئەمین، وەکو دکتۆر ئەمین، کە وەفدەکە ئەبوایە کەسی ترشی تێدا بوایە، کەسی زیاتر لەو کەسانیشی تێدا بوایە، بەڵام پێش ڕۆیشتنیان بۆ نەجەف و کەربەلا سەردانی حکوومەتی هەرێمی کوردستانیانیش کردووە، لەگەڵ بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان کاک مەسعود بەرزانیش دانیشتن، لەگەڵ هەر یەک لەو حیزبانە وەفدێکیان پێکێنە لە هەموو حیزبەکان سەردانی هەموو مەکتەب سیاسیەکانی خۆیانیان کرد، چ لە یەکێتی نیشتیمانی کوردستانەوە، چ پارتی دیموکراتی کوردستانەوە، چ یەکگرتووی ئیسلامی، چ کۆمەڵ، چ بزوتنەوەی گۆڕان، هەموو سەردانی هەرێمی کوردستانیان کرد پێش ئەوەی. یعنی ئێمە هانامان هێنا بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە سیاسی کوردیەکان پێش ئەوەی ئەو وەفدە بچێت باشە. هەندێک جار باز لەوە دەکرێت دکتۆر ئەمین، هەندێک جار حەلی ئێمە حەلی ئەو شارە چارەسەری کێشەی ئەو شارە لای حکوومەتی هەرێمی کوردستانە زیاتر. باشە، هەندێک جار باز دەوە دەکرێت کە هەرچەندە ینی هەرێمی کوردستان ڕازی نەبووە ڕێگە بە حەشدی شابی بدرێ بێتە خورماتوو، بەڵام لایەنێکی کوردی ڕێگەی داوە بە هاتنی حەشدی شابی، ئێستاش وەکو دەگوترێ کار لە کار ترازراوە، ئەو لایەنەی کە ڕێگەی پێداوە دەبێ ئەو بەرپرسیارەتی هەر بگرێ. ئەم بۆ چوونە هەتا چەند ڕاستە و ئایا ئەم جۆرە سیاسەتە لە خزمەتی خەڵکی ناوچەکەدایە؟ من وەکو شخصی خۆم ئەمڕۆ هاتوومەتە کەناڵی کوردستان 24 پێش ئەوەی بێمە ئێرە خەڵکێکی زۆر نامەی بۆ ناردوومە، داوایان لێ کردومە کە قسەی دڵی ئەو خەڵکە بکەم. مانایش ئێوە نییە کە من هاتوومەتە ئێرە دیفاع لە هەڵەکانی خۆمان ئەەکەین، ئێمەش هەڵەمان هەیە، ینی لایەنی کوردیش هەڵی هەیە، خۆ شەرت نییە تەنیا ئێمە هەڵەکە هەر بخەینە پاڵ ئەوانی تر. باشە، هەڵەکان ئەگەر باز بکەیت دکتۆر، هەڵی تر هەبێت پێش هاتنی حەشدی شعبی، هەڵی سیاسیمان هەبێت، هەڵی تەکنیکیمان هەبێت، بەڵام ئەوە معنای ئەوە نییە کە ئێمە هەڵەمان کرد ئیتر هەموو ئینکرێت. ئێمە من وەکو شخصی خۆم چەندەها جار نەقدم گرتووە، ڕخنەم گرتووە، پێشنیارم تەقدیم کردووە، گەیشتووەتە ڕادەیەکەوە پێش هەفتەیەک لەمەوبەر بەڕاستی ینی لە سەفحەی خۆم شتێکم نووسیمە
پیلانێکی گەورە هەیە ڕوبەڕووی شاری خورماتوو ئەکرێتەوە هەموو لایەنە حیزبەکانم ئاگدار کردووەتەوە چکە من سەردانی سەلاحەددینەکەم ئاگدارم لە وردەکارەکان کە لە سەلاحەددین هەندێک جهت ئەیکەن هەموو لایەنە سیاسیەکانم ئاگدار کردوەوە بەبێ فەرق و جیاوازی وتمە کارێکی وا ئەکرێ بۆ گۆڕینی دیموگرافی شاری خورماتوو بۆ گۆڕانکاری بۆ پیلانە ئەگەر بێت و ئێوە هەڵوێستان نەبێ من وەکو شخصی خۆم هەڵوێستم ئەبێ نووسیمە لە سەفحەکەی خۆمە ئینسیحابی من دەرچوونی من لە کێشانەوەی خۆم لە گۆڕەپانی سیاسی زۆر لەوە باشترە کە گوێم لێ نەگیرێت هەندێ برادر نەقدیان کرد بۆ قسەیەکەی وتمەوە تەنیا قسەی من نییە قسەی زۆر لە بەرپرسانی تری شێخکەوایان لێ هاتووە تووشی یەئس بوونە ئەگەر بێت و ئەو چارەسەرانەی کە داوای ئەەکەین بۆمان نەکرێ بێتاقەتە بین بەڕاستی من ناڵێم خەلەلی ئیداری نییە لەو شارەدا من ناڵێم ئێمە هەڵەمان نەکردووە بەڵام ناکرێ بیخەیت ئەگەر کێشەکە کە ڕووی لەو شارە بکە کوشتنەکە ڕوو لەو شارە بکات تەینا یەک لایەن ناگرێتەوە کە ئیدارەی شاری بەدەستە هەموو خەڵکە گرێتەوە خەڵکێکی لەو شەڕانە شەهید بووە هەر ئەسڵەن ڕەبتی بە حیزبەوە نییە و هیچ لایەنێک نییە کەسی کاسبکار بووە کە ڕۆیەتە بازار بۆ ئەوەی دوو دینار من دەمەوێت بزانم شەهید کراوە ینی هاتنی حەشدی شعبی خزمەتی کردووە لەو شارەدا بە شێوەیەکی زۆر ناشرین شەهید کراوە هاتنی حەشدی شعبی بە ڕەزامەندی کوردووە یاخود تحملی مەسئولیت ناکات بڵێ هاتنی حەشدی شعبی بە ڕەزامەندی کورد بووە یاخود بە ناچاری بووە کە حەشدی شعبی خۆی فەرز کردووە لە ناوچەکە لە ڕاستیدا من 2013 لە مانگی حوتی 2013ەوە دوای ئەوەی کە هەندێک پرۆژەم تەقدیم کرد بۆ حیزبەکەی خۆم بە پرۆژەکان نەکرد و خۆم کێشایەوە لە گۆڕەپانی سیاسی بۆ ماوەی 3 ساڵ زیاترە ئاگاداری ئەو وەزعام ئەچمە شاری خورماتوو لە هەموو شەڕەکانە چوومەتە ئەوێ سەردان ئەەکەم کار و چالاکیە کە بێ پێویستێکی خەڵکی ئەو شارە بێ بۆم بکرێ ئەچم لە تکری جێبەجێ ئەەکەم بەڵام تەدەخولی هیچ دۆخێکی سیاسیم نەکردووە لە هیچ کۆڕ و کۆبوونەیە کە ئامادە نەبوومەوە ئاگام لەو شتانە نییە بەڵام بێگومان هاتنی حەشدی شعبیش بۆ ئەوێ بە ئیتیفاقیەک بووە هەندێک مبەررات و پاساویش دێننەوە کە خەتەرێکە بووە فعلەن خەتەرێکە بوو لەسەر شاری خورماتوو خەتەرێکە بوو ئەو چەنەها هێرشی بە قووەت ئەکرا بۆ سەر شاری خورماتوو ناچار بوونە کە تۆ ئیستیعانە بکەی بەو هێزەوە چۆن ئێمە بەڕاستی بە لێرە زۆر بەڕاشکاوی بڵێم چۆن ئێمە لە کاتی خۆیدا لەگەڵ لایەنەکانی ترا دانیشتین دەستنووسێکمان کرد و دستورمان کرد و قەنەعەتمان وابوو ئێمە ئەتوانین لە ڕێگەی دستورەوە و لە ڕێگەی دانستون و لە ڕێگەی حیوارەوە مافی چارەی مافەکانی کورد لەو جێگایانە بەدەستبێنین لەوانەیە ئەم جارەی شوادە سەوریان کردبێ ئەو لایەنە کە ئەتوانن بە ئیتیفاقێک لەگەڵ حەشدی شعبیە کە لە دەرەوەی شار بن بەڵام ئەوەی کە ڕوویدا ئێستا ئەوانەی کە لە ناو شاری خورماتووان کێشەکان دروست ئەەکەن باشە بۆیە بەڕاستی ئێمە ناکرێت شتەکە بخەینە سەر یەک لایەن بەڵێ هەڵا هەیە دامەوەدا ئەنرێن هەمومان هەڵەمان هەیە بەڵام کێشەکە ئێستا ڕووی کردوتە هەموو خەڵکی شاری خورماتوو نەک ڕووی کردوێتە تەنیا یەک لایەنێک باشە ئەگەر بە کورتی وەڵامم دەیتەوە مە دوا پرسیارم دەبێت دۆخەکە ئێستا چۆنە ئایا ڕەوشەکە گەیشتۆتە قۆناغێک کە لە دەست دەرچوو بێ نەخێر ڕەوشی ئەمنی تا ئێستا دوای ئەو شەڕ و ئالۆزانێ و دانیشتەکان وەزعی شاری خورماتوو باشە کپیەک هەیە لایەنی تورکمانی داوایان کردووە لە چەند جارێک شخصی لە خۆم لە وەکو شخصێک وەکو لە تکری داوایان لێ کردومە کە دانیشتن بکرێ وەزعەکە هادئ بکرێتەوە بەڵام ئەوەی کە سەرسوڕمێنەرە لە دروستکردنی هەندێ سەنگەر لە هەندێ ڕووەوە هەندێک شت هەیە وەزعەکەی ئالۆز کردووە ئیلا دوای ئەوەی کە شەڕ و ئاژاوەکان ڕوویدا و دانیشتنەکان کرا وەزعەکە زۆر باشە ئێستا دوای ئەو دانیشتنەی وەفدەکەی کە هات بۆ شاری خورماتوو هەندێک لە خەڵکی دڵیان بەو هاتنی ئەو وەفدەیش خۆشە لیژلەیەک پێکێنراوە لە هەموو لایەنە سیاسیەکان بۆ دانیشتن و دانووسان بەڵام من پێم باشە وەکو شخصێک ڕێی خۆم دەرە بڕم ئەو دانووسانان لە مستەوایەکی بەرزترا بکرێت سیاسینی کورد بێنە سەر خەت و بۆی دانیشتن لەگەڵ لایەنە سیاسەکانی بەغدا بکەن چونکە لایەنە سیاسەکان هەرێکە نوێنەری خۆیە چۆن لایەنە کوردستانەکان نوێنەری خۆی مەقڕی خۆی و حیزبی خۆی لە ناو خورماتوو ئەوانش هەیەە دانیشتن بکرد لەسەر مستەوایەکی بەرزتر بۆ چارەسەرکردنی کێشەی ئەو شارە. دکتۆر ئەمین نازیز جێگری پێشووی پارێزگاری سەلاحەددین کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری کەرکووکەوە لەگەڵمان بووی زۆر سوپاست دەکەین.
بینەرانی بەڕێز تەوەری دووەممان تایبەت دەبێت بە ڕەوشی ئێستای عێراق بە تایبەت خۆ پێشاندانەکانی ئەم دوایەی بەغدا و ئەو ڕەوشەیەکی ئێستا بەغدا پێیدا تێپەڕ دەبێت بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرەش ڕێنات جانۆ پەرلەمانتاری کورد لە بەغدا بە شوێکی ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێت. ئێستا دەچینە ناوبڕێک و دواتر دەگەڕێمەوە خزمەتتان. جارێکی دیکە سڵاوتان لێبێت بەڕێزانم تەوەری دومی باسی ڕۆژ تایبەتە بە ڕەوشی ئێستایی بەغدا وەک دەگوترێت شەڕی نێوماڵی شیعە بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرەش بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە بەغداوە ڕێناز جان و ئەندامی ئەنجمەنی نوێنەرانی عێراق کە پێم وایە لە شاری دهۆکەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێت بەهۆی بارودۆخ. کاک ڕێناز بەخێر بێت بۆ باسی ڕۆژ بەهۆی بارودۆخ پێم وایە تەواوی پەرلەمانتارانی کورد گەڕاونەتەوە هەرێمی کوردستان. بله شەواش کا کامیران شەواتە و هەمی بینەرێن کوردستان 24 باش بەهرا پتریا ئەندام پەرلەمانên عێراقê li ser fraksiyonên Kurdistanî niha careka dîve geriya herêma Kurdistanê pitinekiteyeka kêm nebîtin ku serqalî hindek karên taybet bin çunki her roja pêşembî li demekî ku serokê Perlemanê Iraqê biryar day ku roja şembî rêniştina Perlemanî nehête kirin û bihête terxankirin bu kombûnên lijnên Perlemanî bi bahaneya wê çendê ku teşriat û yasayên pêwîst li berdestînên gengeşel ser bête kirin em tê geştîn ku aloziyek û gêreşewîniyek dê prê vebîtin medî jî ku dihî evarîdayê li Bexda ew encamê wê metirsiyê bû ku pêştir hatiye ragihandin li Perlemanê Iraqê. کەوایە یعنی دانیشتەکانی پەرلەمانی عێراق بەهۆی بارودۆخی ئێستای بەغدا بۆ کاتێکی نادیار دواخراوە؟ حتان و کار وەکو تێتازانین ku li dîv yasa û rêsa Perlemanî heftiyeka ya parêzgeha û heftiyeka dî jî ya rêniştinên Perlemanî biryarek ku dişemba da têtin careka dî bizivrîne ve bû Bexda lêdmînîtin ka divê heftiyê de rewşa siyasî dê berev çi çîtin bawer nekin biryareka yekîlaker bîtin ku heftiya têtin careka dî rêniştin dest pê bikene ve. مەترسی هەیە لەسەر پەرلەمانتاران بە شێوەیەکی گشتی لە کاتێکدا کە شەوی ڕابردوو چەند موشکێک ئاراستەی ناوچەی سەوز کرابوو؟ بێگومان پەرلەمانتار jî wekû kesayetiyên siyasî gelek cara dibine armanc ji laya hindek xelkî ve gelek şwana delîvet zanin ku kînekê yan kerbeyekê beramber kesayetiyên siyasî derbibirin ji wan jî şemiya diyartir renge endamên civata nînerên Iraqa federal bin bê ku em cidayiyekê bixîne nafiyên kîj fraksiyonê belê heta nûke perlemantar jî wekî her layenekê dî bêbahir nebûyne ji wan destdirêjiyê ku hatîne kirin çend perlemantar hatîne tîrorkirin ji bilî wan destdirêjiyê dî jî ku li cara derbasbûyî daxilî an ku ketîne navfola perlemanî û medîd ku destdirêjî hate kirin bû ser çend perlemantara û taybet fraksiyona Kurdistanî. باشە بابینە سەر ڕەوشی چەند ڕۆژی ڕابردوو چ ڕوو دەدا لە بەغدا؟ هەندێک لایەن هەندێک کەس باسدەوە دەکەن کە ئێستا شەڕی نێوماڵی شیعەیە لەسەر دەستەڵات. کا کامران هەر وەکو دیار کەلەکەبوونا هژمارێکە یەکجار زۆر یا گیر و گرفتە di navmala şiada neya rojekê duyan em zanîn ev demeyekê dirêj e ev nakokî her hebûyne li heyamê derbasbûyî jî ku Nûrîl Malikî di ser kursiya da salatê da bûye Sewlet El Fursan ku dest pê kir li hember alîgirên Sedrî li devera Cinûbî û bi taybet jî li Besra çendîn karên neasayî beramber êkdî encam dan ew qanûna efwa am eva ku biryar hatiye dan li Perlemanî Teyarê Sedrî gelek berevanî jê dikir çunku bi sedan belkî jî bi hizaran alîgirên Teyarê Sedrî di zîndana da bûyne bi tuhmeta tîrorê û çendîn tuhmetê dî da bûne pal. Ew nakokiyên ku navmala şi'a de hebûyne bi quweteka zêdetir an ku belkî bi destekê derekî hemî gava dest li ser hate danan ku ev nakokiya ser hilnedin. Bes digel nêzîkbûna
هەلبژارتنە کۆ بدیتنا me هێشتاپی حەدیژی نێزیک نەبووینە ساڵە ku du hêv zêdetir mayne bu هەلبژارtinên civata nînerên Iraqa federal bes hemî demekî di Bexdada li başûr û naverasta Iraqê da ev cure manoret hêne encamdan hindek cara jî ji manorê asteyekê diyan ku rewteyekê dî werdgirîtin ew gîr û girift û kêşe dikevin nav da. Bes ya vê carê bidîtina me cudahiyeyekî hey çunke di nav hêzên şiî da renge îstîfafekî tête dîtin yan ku rêzbendiyekî tête dîtin hindek alî nêzîktirin ji aliyedî bû yek bi taybet jî piştî me dîtî ku Heyder Ebadî hatiye ser kursiya da Salatê tenanet di nav xwedî hizba daweya ya şiî jî da hindek nakokî ketîne nav da nuke renge behsil hindê tête kirin ka çawa da Salata Heyder Ebadî bihêztir bîtin nav hizbê xwe da û postê serokatiya ve hizbê jî ji Nûrîl Malîkî bêhete wergirtin ve hemî verêja û kelekebûna van rûydan û bûyerên êkil dîfêkin bo her 13-14 salê borî ji da Salata Şiît Iraqê da diviya hemî gavekî em çaverrê bîn bi rengekî şrenga ku dê peqîtin û ev encame dê lê kevin. Baş gotit hokarî derekî way kir seqamgirî ta mawekî dirêj berdewam bê belam êsta bi hoy hilbijarnekan bi hoy hilbijarnekanî de hatuwe ew seqamgiriyan nemawe belam bo komisyonî balay hilbijarnekan li katêkda komisyon li 2013 we taku êsta çwar hilbijardinî بە شایەدی ینی چاودێران بە سەرکەوتوی ئەنجام داوە. بله ئەمەشێن بێژی نەبتنێ çar هەلبژارتن بەلکو ئیستیفتا دستوری jî hatiye kirin helil bin çavdêriya wan bûye û çendîn karê dijî komisyonê encam dayîne şleyekê dijî ve ke kemiran têta zanîn ku 22 neh sala 2017 bixwe heyamê yasayî an ku mavê qanûniyê komisyona helbijartina bidimahîkî têtin her careka jî ku helbijartina hekanî tête kirin gorankarî di komisyonê jî da têne kirin ev nebtine di komisyona helbijartina da belkî komisyona mafên mirov ve her komisyona hekadî jî ev gorankariya berdewam têda têne kirin lê wextê em dibêjin ku boçî komisyonan çima komisyona helbijardina vê carê bûye armanc em bên komisyon jî hate rêza ewan armanca berî nûke me dît ew dirîşmê qeleşele bû civata nîneran qeleşele bû kabîna wîzarî qeleşele bû midîr am û wekela wekîlê yet wezîra bu hemiya hat bû bikarînan evê carê stêrka wan komisyona helbijartina ketiye ber stêrka wan dîtina min ew ecendayê siyasî evê ku li pişt serhildana dubare hatina sercadê bi îas yan koprenmayên rewtê sedrî komisyon kiriye bahaneyek yan ku kiriye rêkek ku bişên pê rêkê careka dî ew ê manora ya siyasî ew ê manora cemawirî encam bidin û bibêjne aliyendiyên şiî ku hêza rewtê sedrî hêza şareya Iraqî ev çende jî pirastî hatiye selmandin çunku çi hêzeka diye Iraqî neşiye wekî rewtê sedr xelkekî li ser cadê kom biketin herçende em wextê hîrî analîza ewî xelkî tête kirin ev sercadê rengê hemî alîgirên rewtê sedrî nebin caradî bi aşkera rewtê medenî an ku teyar medenî jî pişikdar bûyne di ewan xwepîşandanê ku hatîne encamdan vê carê jî xelkekê bêleyen jî di nav xwepîşandan da heye belê dimînîtin ev destkefte bu rewtê sedr zivrîteve çunki ew bankişta evî evê xwepîşandanê dikin û ew bankişta xelkî dikin ev bû ser cadê ev wekî destkeftek bi wan tête hijmartin bes ya vê carê tête dîtin renge ji destkeftê siyasî derbas bibît û bibîte sedemê yê nakokiyên siyasî û ev nakokiyên siyasî di navbeyna rewtên cuda cudayên hevpeymaniyan niştimaniyan ku tehalifa watanî diyar bibin û serhildetin. Baş bi derlewey serokê komîsyon Kurd e aya birast کە لە ئەنگرانی موقتەدا سەدر بازدەوە دەکەن ئەگەر دەستەی سەرۆکایەتی کۆمیسیۆن بەم شێوەی ئێستا بە پێی یاساکانی ئێستاشی ببینێتەوە ئەوە ئەگەری زۆرە نووری مالکی جارێکی دیکە بگەڕێتەوە سەردەسەڵات و پێیان وایە کۆمیسیۆن لە خزمەتی مالکیە ئەرێ بەڕاست ینی کۆمیسیۆن لە خزمەتی مالکیدایە؟
بله او گمانیا هات یکرن هرچند سیناریوی و گریانا نوری مالکی بتنید بابت کمیسیون هلبجارتن آدانینه بری چند مهکا مدید درست بونا روت چاکسازی آنکو روت اصلاح هر دست بکی جمعه اشارت پیدا شاشا کنال 24 جمعه آماجه پی چند دا که درست بونا اوی روتی دست مالکی الپشته و هندک اجندای سیاسی تین در باسکرنا موازنه می اشارت پیدا که هندک اجندای سیاسی الپشته از باورکن پرنگی کش رنگار رنگ او ناکوکیا نافبر هرما کردستان و نافبینا یا حکومت سنترال آنکو حکومت مرکزی بهت بکار اینام بو بانکشت کرنا برز حیدر عبادی کو بری هیامی دماهی بیتن یا بری هل بجارتن بین انجام دان اف سیناریو همینو که صحه سیاسی عراقی ده هینو الپشوان سیناریو به گمان کساتیه که سیاسی یا که آلیه که سیاسی راستیتن روت اصلاح جی پرانیاوان نه شرطیه کو نوری مالکی هاری کاریوان کریه بو درست کرناوی روتی و اگر ام نزیک سحکین او سرو چاوین کو سروکاتیا اوی روتی یا کو سرکشه اوی روتی جید کن همی او بوین اوید قناغ در بازبوی دا گله که مستفید و قازانجه که زور هبوه جهبونا مالکی دا صلات دا و هرواسا و جوه دیار دولت القانون بوینه بیکو هم اشارت ابناواب دین همی او کسن اوید کدویتن به هر رنگ یکیش رنگا او عربیت بیجن امجاد یا سروریت نوری مالکی جارکادی بزفرن اول عراقه هرچند روی نیف دولتی و روی هرماتی و شانس و گریانا نوری مالکی بو کرسی که دا صلات گلکی کمه به تایبه جی پشتی که حیدر العبادی اثبات کری به سیاست خویا نرم به همنی به هوری که سردرید گل همی روشا که الوقت کش دا براورده که سربازی تتکرن گل سردم بررس مالکی ایکل سرسه آخ عراقی هاتش دزدان لسردم حیدر عبادی اف آخ هات زفراندن ناکوکی ترمی و مرکزی گلک هلکشان تعداد درست بو الوقت که کنو که عبادی بردام یه بزاوت کتن هیوربون دناف بنا و پیوندی دا درست بکت لمرکزی و لهرمه چندین خالد یه جواز دناف برا سردم سردری کرن و سرکردایتی کرنا مالکی و سرکردایتی کرنا عبادی هنه اوش همی آماجه نبوه چند رنگ شانسه که لاوازه و گریانا مالکی هبیتن شبرهنده پناهت بنا بو ریک دی و امرازن دی که خب سپینن ده صحه سیاسی دا پشتوی سپاندن جارکادی کرسیا دا صلات ور بگیرن کمیسیون ایکش امرازه همی امرازه توان کمیسیون نینن بله تتا زانین که اجماره که یک جار زور که ده کمیسیون دا کارت کرن کدبون جر کاریگریا یا حکومت اوجی ناکوکیه که فکری ناکوکیه که فلسفی ادکار کمیسیون دا درست کتن که اب خود اساس دا سر بجوات آنینن عراق فدرال فیا بس او کاریگریا حکومت سر کمیسیون درست کتن گلک شوی زیده تره که جوات آنینران درست کت باش اگر رکابری سرچی مقتدا صدر نوری مالکی به و هاتنی او همو هزار کسب بۆ نێو گۆڕەپانی تەحریر لە دژی مالکی بێ ئامانجە سەرەکیەکەی بۆچی نوری مالکی بێدەنگە بێدەنگی نوری مالکی بۆچی دەگەڕێنیەوە بۆچی عەبادی ئێستا بە شێوەیەک لە شێوەکان دروشم دژ بە خۆپێشاندەران بەرز دەکاتەوە بگمان وره که کامیران بدنگی تشته که او رینشتنا خوار و به حرکت و بکاری تشته که دیه هر وقت که کسی که سیاسی بدنگ بیتن نه تا به معنای که کار نکردن بو اجنده لدمه که او بدنگی هی و امتاگدارین که کاری که بردام و کنتاکت که بردام دیگه روت و آلین سیاسیات تکرن لی پشتی سردانا دماهی که یا نوری مالکی بو ولات ایران نه تا زانین کاب درستی و پیری چهاتیه گوتن چونکو امد بینیم پشتی و گریان اوی روت اصلاح حتی راده که هوریه که بخوادیت ناف پارلمانی دا و پرنگه که شرنگا استجوابات یعنی که بانکش کرنا وزیر بو پارلمانی حتی را گرتن امد زانین که پشتی استقاله کرنا وزیر نافخو اقاله کرنا وزیر براوانیه و هرواسا مطمئن جستاندنا وزیر دارایی بریار بو چندین وزیر دی شوانا جو وزیر در و وزیر ساخلمیه بهنه بانکش کرن بو پارلمانی و او جی باوری جی بیت استاندن لپشتی و سردانه اف پروسس یا هات یا راگرتن و که ام بیجین هم بونه که وربونه که یا په پروسس و راست یا باوری من جی او کد گل نزیک بونش انتخابات جارکادی افکار همی دست بکنه و سرشنی او
ناکوکی سر هل بدن و جا اگر ام وی بکینه دست پیکک اوا کو دوهی ریدا یا هاتنا روت صدری بو سرجاده رنگ دیتنا من یعنی بچاوه که یه سیاسی هم لپره دست پیکک گلک زیه اگر اجنده اک هبیتن جلای روت اصلاح و از باید لپشتی فصل تشریعی یه وی جاره کل پشتی هیوا پنج دست پیکت و رنگ اوان هنگ دست پیکر با کدا گلک نزیکی موضوع هل بجارتن بین اگر بریار او بیت یان کو اجنده او بیتن و کو تحلیل کن انالیزه کو روت صدری بزاوه بکتن بری روت اصلاح و اویدی بکفنه کاری او بکفنه سرکاری داد صاحدا اثبات وجودا خوب کن وکی پنگا وکا استباقی یا پیشبرکی که استباقی سیاسی دا او روت ریدانا یا کو ریکشا ریدانا وکی جپا اصلاح یانجی او آلیگیرت مالکی نبید بلکو وکی صدری وان بید باشه ئێستا دۆخەکە بەرەو کوێ دەڕوە یعنی پێتان وایە دۆخەکە بە شێوەک لە شێوەکان بەرەو ئارامی هەنگاو دەنێ یاخود بە پێچەوانەوە وەک سەرۆکی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان باسی لێوە کردووە بە بەردەوامی دۆخەکە وا دەکا هەڵبژاردن لە عێراق دوا بخرێ. شێوەیەکی گشتی کە کامران تەجریبێت مەدا دیگەر ڕوتێ سەدری و ئەو خۆ پیشاندانش عالیە ڕوتێ سەدری و هاتینە ئەنجامدان بوومە دیار بووە و ڕوتێ سەدر کۆنترۆلێکە تەمام لەسەر خۆ پیشاندانە هەیە هەر گاوێکە ڤیابیتن جادێ ئازرینن یە ئازراندی و هەر گاوێکە ڤیابیت ئارام بکەن یە ئارام کردی ئەف چەند مە بوو دەرباز بووین مەدید و جارێکادی ئارامیەیەک هەر بێ ئازا برز مقتدا صدر آرامیه که جاده عراقی و دیار بو اوه جوید گهینیتن که جاده ده کنترول وان دایه اگر ده کنترول دا بید رنگ مترسیاوه گلک یمتر بیتن شوه که اف خو پیشاندان تینه کرن بشوه که برالایان که بشوه که عشوایی بهن انجام دان اوه خاله که دل خوشکره بس ام بریاره بدهین که القناغ دهاتی ده آرسته ریدانا کی و چیتن باورتیم پترش کاراکترکی و فاکترکی ده تحکیم بکن یکی شوان فاکترها بابت رزگار کردن آخه چل میسل بیت چل ام بار بیتن چون که اندک راپورت نیو دولتی اشارت پندت کن که رنگ نشکی می 8 مانگی دی اف پروسس هر دو بردوام بن اندک راپورت اشارت پندت کن که او هزم پشکداری دا آزادیا میسل داکری زیانه که یک جار مازم وکت ین و که پیوندی عراق و پیوندی ولاتن ایگرتین امریکا بتایبت پشتی او تلفونا دی هات یکرن دنابرا پید دناف برا بارزان دونالد ترامپ سروکی ولاتین ایگرتین امریکا و هر واسا بارز حیدر عبادی سروک وزیر العراق رنگ هندک رو بین گوارتن چون که پاشکره ابروکه ده استاتمنت سفارت امریکی جدا اما جپنده هات یکرن کو امریکا مترسیا خود دیار کریه هم بر زیدبون نفوذ ایرانی ده عراق دا و اف گنگشت گل بارز عبادی کریه اف همی کاراکتر رنگ والما بکن کو سرما فرض بکن ام زیده تر کیرتر هیرتر هزر ده بویرن دهاتی دابکن و بشوه که آسان بریاره ندن که روت وان ریدانا ده برف کیره چیتن آیا او تندو تیجاد دوهی ریدای ده همون بونه اک به دیار بیتن و پشتینگه جاره کادی ده قناقه کادی دست بکتن یانج اینیا تیتن ده بیته اینیا تولستاندنه و هجماره کادی اک جار زور یا خو پیشانده را ده سرجادن بغداد باشه حیدر عبادی لچوی ئەو گەمە سیاسیانەدا لە کاتێکدا ینی بازدەوە دەکرێت حیدەر عەبادی دەخوازێ حزبەکی سربەخۆدا بەزرێنێ و لە داهاتوودا بەشداری لە هەڵبژاردنەکان بکە. ئایا ئەمە بە شێوەک لە شێوەکان ئامانجەکە حیدەر عەبادی ناگرێتەوە کە هەردوولا لەلایەن مالیکی و سەدرەوە کار بۆ بەدەستهێنانی کورسیەکەی عەبادی دەکەن؟ باورکم اف سیستم رنگ د مصطلح سیاسی دا جدابونش حزبه که ناوی انشقاق بیتن بس دنافروت شهیدا زدتر اسلوب انشطار کو حزبش حزب جدا بیته و یه هی امد بینین کش دولتا قانون بری چنده که او روت اراده جی جدا بویا جی وی لیسته و چندین روت دی جدا جدا اوید کنو که امد بینین صحا سیاسی دا کتایب حزب الله بن یان عصایب اهل الحق بن یان اف پارتیین کو تازه درست بوین همید اساس دا جی اکسر کانی جدا بوینه جیک بنگه جدا بوینه یان جی اواکو مدیتی ده فیلقا بدر دال هم بر حزب دعوا کو دو روتین تنظیمی و روتین عسکری بوینه نو که دو روتین جواز
خەباتێتیان وی بواریدا. درستبوونا ئینشقاقێکا دیت ناف پارتیا داوادا ئەس باوەردکەم خەلکێکی زۆریە هەی چاوێوانن هەندەیەک و پارتیا داوا بمینیتن بوێ هێزێ بمینیتن بوێ قوەتێ لێ نەچارکردنە حەیدەر عەبادیژی و ڕێکاخۆ بگریتن ئانژی ڕێکێکا سەربخۆ ئێدی بەردامیە بکاروانێ خوێ سیاسی بدەتن رنگ اوجی نهتا قبیل کننش ل خودی سرکردات یا پارتیا دعوه و تحالف وطنی جی دست ده هبیتن همی آلیه دیجی دست ده هبیتن که اف کریاره نهتا انجام دان چونکه اگر اف کار بهت رویدان الوی دمی چه هزه که شیعی نابیتن که بشتن سرکشی بکتن نوکه هجماره که یک جار زورا پارتیم بچیک بکرسین 34 کرسی به 30 کرسی فراکسیونت ناف پارلمانی دا اگر اف جدا بونجی چه بیتن دهشتا بچیکتر لهن و او هفر کیا سیاسی اوت ناف براواندا از بارتیم دتونتر لهتن آرامتر لهن آید دیاره پرسیارێک شما بوو سەبارەت بە هەڵوێستی کورد لەم بارودۆخەی کە ئێستا بەغدادەی دەپەڕێ بەڵام دیارە کات ڕێگامان پێنادا لە دەرفەتێکی دیکەدا هەوڵ دەدەن وەڵامی ئەم پرسیارە وەربگرینەوە بەڕێز ڕێناز جانۆ ئەندامی ئەنجمەنی نوێنەرانی عراق کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری دهۆکەوە لەگەڵمان بووی زۆر سوپاست دەکەین. بەڵێ بەڕێزان سوپاس بۆ ئێوەش کە کاتی خۆتان بە ئێمەدا.